ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئاماری توشبان لە زیاندا نزیک بۆ لە 500,000 کەس و لەو ڕێژێش تاوکو ئێستا زیاتر لە 13,000 کەس چاکبوونەوە و 20,000 کەسیش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە مردوون. ئەمشەو بە میواندەرێک لە بەرزان سەرسەر دوایین پەرەسەندنەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەکەین. میواندەرێک لە بەرزان دکتۆر محەممەد عومەر پسپۆر و ڕاوێژکاری هێناوی لە ستۆی سەرکی، هەروە لە ڕێگەی سکایپەوە دکتۆر هادی حسێن شوانی دکتۆرە لە مایکرۆبایۆلۆجی و شارەزا لە خۆراک. سەرەتا راپۆرتێک دەبین دەربارەی دابەژنەکردنی موچە و کاریگەری لەسەر سیستەمی بەرگری لەش و ئەرکی حکوومەت بۆ دابەشکردنی موچە، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بە بۆچوونی پسپۆڕانی دەرونی دابەشکردنی موچە خۆپارێزی و بەرگری خەڵکجی کۆرۆنا بەهێز دەکات. ژمارەیەک پەرلەمانتار و چالاکی مەدەنیش داوا دەکەن حکوومەت بە پاساوی کۆرۆنا خۆی لە دابەشکردنی موچە نەدزێتەوە. لە نامەیەکدا بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێم 28 پەرلەمانتار داوا دەکەن پێش کۆتایی هاتنی ئەم مانگە موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو دابەش بکرێت و میکانیزمێکی گونجاویش بۆ دابەشکردنەکە دابنرێت. ئەو پەرلەمانتارانە ئاماژە بۆش دەکەن هیچ پاساوێک بۆ دابەشنەکردنی موچەی موچەخۆرانی هەرێم نییە و موچەخۆران سەرڕای گیرۆدەبوونیان بە کۆرۆنا لە دۆخێکی سەختی گوزەراندان و ئەمەش کاریگەری لەسەر ژیان و دابینکردنی خواردن و پێداویستی ڕۆژانەکانیان دروست دەکات. هاوکات ژمارەیەک ڕێکخرا و چالاکی مەدەنی لە بەیاننامەیەکدا ئاماژە بۆ دەکەن دابەشکردنی موچە پلانی خۆپارێزی سەردەخات. ئەو ڕێکخرا و چالاکانە ئەوەش دەخەنە ڕوو دابینکردنی موچە و بژێوی ژیانی خەڵک لە ئەستۆی حکوومەتی هەرێمدایە و بەبێ دابینکردنی ئەو پێویستیە ڕێسەکە دەبێتەوە خوری. لە بەشێکی دیکەی بەیاننامەکەدا هاتووە داوا دەکەن حکوومەت و وەزارەتی دارایی بە زووترین کات پێدانی موچە و دابینکردنی پێداویستیەکانی خەڵک دابین بکات. دوای سەرهەڵدانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان باری قورسی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە خراوەتە سەرشانی خەڵک و دابەشکردنی موچەش دواکەوتووە و بە هەزاران کاسبکاریش کارەکانیان لەدەستداوە. بە پێچەوانەی حکوومەتی هەرێم زۆربەی وڵاتانی جیهان بودجەی پێویستیان بۆ هاوکاری خەڵکی کەم دەرامەت و ئەو کەسانە دابین کردووە کە کارەکانیان لەدەستداوە و چاوپۆشیش لە باجەکانی سەر خەڵک و کۆمپانیاکان کراوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر محەممەد لە بەڕێستانەوە دەست پێ خێبێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا دەمەوێت کۆمنتی بەڕێزش بزانم لەسەر مەسەلەی دابەشنەکردنی موچە چەندە کاریگەری هەیە لەسەر سیستەمی بەرگری هاوڵاتیان و ئەگەر دابەش بکرێ چ کاریگەرێکی باشی دەبێت؟ پێشێکی سوپاس بۆ جەنابتان کاک حەکیم بۆ هەموو ئەو برادرانە و بۆ تەلەڤیزۆنی ئاسمانی پەیام بۆ ئەم دەرفەتەک بۆی بتوانین لە نزیکەوە خزمەتی بینەرانی خۆشەویست بکەین. بێگومان ئەو راپۆرتم بەدڵ بوو لەو بە تایبەتی لەو نقطەیەوە کەوا ئارامی دەرونی کاریگەری زۆر گرنگی هەیە و بە هەموو توێژینەوەکان ئەویان سلماننەوە کە ئارامی دەرونی بەرگری لەش بەرزەکاتەوە. یەکێ لەو شتانی کە ئێستا لە وڵاتانە گرفتی دروست کردو بۆ خەڵک لایەنە ئابوووریەکەیە نەکرد تەنها لای ئێمە لە وڵاتە پێشکەوتەکانی وەک ئەمریکا و ئەوروپا و ئەمانە ئاگامان لەیە کە بەهۆی داخستنی کارگەکان بەهۆی وەستانی ئیش بەهۆی وەستانی هاتوچۆی فڕۆکە و کارگە و بەرهەمەوە خەڵکیی زۆر بێکار بوون. بەڵام زۆر لە وڵاتانە توانای ئابوووریان ئەوە هەیە کە تەعویزی خەڵکەکە ئەکەنەوە پارەیانێنێ بۆ منە وڵاتێکی وەکو ئەمریکا 500 ملیار دۆلاری تەرخان کردەوە، وڵاتێکی وەکو ئەڵمانیا 500 ملیۆن یورۆی تەرخان کردەوە بۆ ئەمە. بەشێک لەو پارەیە بۆ ئەو کەسانەیە کە ئەزانن لە خەتی هەژاریان و پارەیەکی وایان نییە کە بتوان ئەو ماوەیە کە تۆ پێی ئەڵی بچۆرە ماڵەوە چۆن بژی. لەبەرەوە بێگومان دابەشکردنی موچە کە مافێکی خەڵک خۆیەتی بە تایبەتی لەم کاتەیە گوژم و تینێکی دەرونی ئەیاتەوە بە خەڵک بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بەڕاستی هەژارن و هەموو اعتیمادێکیان لەسەر ئەو موچەیە بۆی بتوانن بەرگەی زیاتری ئەم حاڵە بگرن. باشە بەزۆ کوڕێکار دەکرێت ڕێکار بگرێتە بەرەکاری وادە کە کێشەش دروست نەکات چووکەگەر بڵێ پاساوە کە کۆرۆنا بێ موچە دابەژ ناکرێت ئەوانی کە مەسەلەن پسپۆڕن دەکرێت ڕێکاری گونجاو بگرێتە بەر. بەڵێ خۆی ئێمە گرنگترین خاڵ کە دوایش باسی یەکەین بۆ خۆپارێزی لەم نەخۆشیە ئەوەیە کە بەریەکەوتن زۆر کەم بکرێتەوە.
چونکە ئەم نەخۆشیە کە نەخۆشیی ڤایرۆسیە یەکێکە لەو ڤایرۆسانەی کە پێڵێن هایلی ئینفێکشیە واتە زۆر ئەتەنێتەوە خێرا ئەتەنێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێک لە کەسی توش بووە بۆ کەسانی تر کەواتە ئێماگەر بەهۆی موچە و قەرەباڵغیمان دروست کرد و خەڵک لەبەر وەرگرتنی موچە خوا نەخواستە تووشی ئەوە بوو ژمارەیەکی زۆر مانای ئامانجەکەی خۆی نەپێچکە لە ڕاستیە سیستمی ئابووری زۆر شوێن و وڵاتان بۆیە سیستمی موچەکەینە حسابی بانقی هەیە هەموو فەرمانبەرێک حسابێکی بانقی هەیە مانگانە معاشەکەی چێتە ئەو حسابەوە تەنها کەسێک کە زۆر پێویستی پێبێ ئەچێتە و پارەیە دەرەهێنێ ئەگەر نا تۆگەر بزانی پارەکە و چۆتە حسابی خۆتەوە مەحفوظە و پارە هەیە لە ماڵەوە پێویستی نیە ڕناکی بۆ موچە وەرگرتن بەڵام ئێستاوای لە هاتووە هەرە ڕۆژەی لە هەر دایرێگەڵێن موچەیە ئەبێ بە قەرەباڵغی و هۆسەیەک کامە خۆی لە خۆیان لەم کاتەیە زیانەکەی زیاتر لە سوودەکەی بەڵام ئەمانەش هەموو چارەسەری هەیە ئایا لە ڕێی بانکەکانەوە بێ لە ڕێی ئەو ئامێرانەوە بێ جەنابە بینی تا هەندێک لە بانکەکان تەنانەت لە سلەیمانیشە ئامێریان هەیە کە تۆ کارتە هەیە کارتەکەی تێکەی لە حسابەکە تا چەنە بێ پارە دەرەێنی بێ ئەوەی هیچ بەرکەوتەیەک لەگەڵ مۆزەفێکا لەگەڵ کەسێکا بکەیت بۆ لەمە دو من ئەمە خۆی بۆ خۆی ئەم گرفتی کۆرۆنایە بەڕاستی وامان لێکە بە زۆر شتی خۆمان نابچینەوە یعنی یەکێ لە سوودەکانی کۆرۆنا بۆ ئێمە و بۆ وڵاتانیش ئەوەیە هەست بکەین لە کوێ نوقسانیمان هەیە لە کوێ کەم و کوڕیمان هەیە سیستمی ئابووری خۆمان سیستمی تەندروستی خۆمان بازرگانی خۆمان ژێرخانی خۆمان چی کەم و کوڕیشەیە دەرکەوێ خۆمان چاپ سپاس دەکەم دۆتەگرم و لای بەڕێز دکتۆر ئەگەر بچینە لای دکتۆر هادی دکتۆر زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان دەمەوێت بەر لەوەی کە بچینە سەر ڕێکارەکانی حکوومەتی بەریتانیا لە ڕووی ئابووریەوە لەوێ چۆن هاوکاری هاوڵاتیان دەکراوانەی کە کاریان لە زداوانەی کە بڵێن کەم دەرامەتن لەم بارودۆخەوە لە سەردەمی کۆرۆنادا قوربان پێشەکی سپاس دەکەم بۆم دەرفەتە با بتوانین هەنێ خاڵ بکەینە ڕوو ئەوەی من بیزانم ئێستا با بڵێن لایەن ئەکادیمێکە ئەگەبێت لایەن ئەکادیمێکە و زانستێکە بگری من زۆر ینی تەرکیز لەسەر ئەو خاڵاکەم بەڵام بەگشتی حکوومەتی بەریتانیا لە سەرەتاوە ینی چۆن بەرگری با بڵێن دژی ئەم نەخۆشیە ڕاوەستەیە هەنێ ڕۆژانە کۆبوونەوەیان هەیە کۆبوونەوەیان هەیە و باسی کێشەکەکەن چیان کردوەیەکی لەو خاڵەتانم ئەو خاڵانی وا کردویانە هەر هاوڵاتێک ئەتوانێت ئیمێلەکەی خۆی داخلکە ڕۆژانە سعات بە سعات ئەپدەیتت بۆ دیە سعات بە سعات ئەپدەیتت بۆ دیە ئایا چیمان کردووە و بەتەمای چی مثل ئەو زۆر تەرکیزم کردوتە سەر ئەو لای ئەکادیمیەکەی با بڵێن ئەوان 20 میلیۆنیان تەرخان کردووە 20 میلیۆن پاوەندیان تەرخان کردووە بۆ تۆژینەی زانستیەکان ئەنی بۆی بتوانن هەتاکوم ڤاکسین بدۆزنەوە یان ئەو عیلاجانەی وە ئێستا بەردەستە بتوانن دراسی لەسەر کەم بزان ئایا کامیانشیە بۆ ڤایرۆسی کۆرۆنا بۆ چارەسەرکردن 20 میلیۆن تەرخان کردووە و 30 میلیۆن تریش لە ڕێگایە 50 میلیۆن دابەشیان کردوتە سەر زانکۆانەی کەوە پسپۆرن لەو بوارەوە ڤاکسین دروست دەکەن لەگەڵ دەرمانسازیە بەڵێ بەریتانیا دقە بە دقە ئەپدەیتی خۆیەکە و ئێمەش ئاگامان نیە لێ نێزگەوە لەبەرەوەی ئێمە لە وەبسایتی حکوومەتی بەریتانی موقعێک هەیە ئیمێلەکە داخلەکەی لەو دقە بە دقە ئینەکانت بۆ دیە ئەنجا زۆرشن سەراحەتە ناگەی بیخێنیتەوە گەلێ زۆرن ئەو تعلیماتانی وادیە زۆرن هەموو چینۆژەکانی کۆمەلگای گرتوتەوە ینی بە تەلەبەی جامی ئەو بە تەلەبەی با بڵێن سەرەتایەوە بە تەلەبەی با بڵێن ناوەندی و هەمووی ئەوانەی گرتوتەوە ئەنجا هەموو کاسبکاران ئەوانەی وا کرێچینەوە بەردەوام ئەمە ئەپدەیت هەیە لە سەرپانە و چۆنیش معامەلی لەگەڵاکەن و چی بکەن بەڵێ باشە بەس هاوکاری خەڵکی شێ بە کورتیەوانەی کە مەسەرە کاریان لەدەستداوە کەم دەرامەتن دوایی دەینە سەر چیکراوە ئەزمموی بەریتانیا چۆنە بەڕۆ بەڕبوونەوەی نەخۆشی بڵێن ڤایرۆسەکە بەڵێ ئەکید ئەوانە ئەرۆڵە هەیە یعنی لە هەموو بوارێکەوە ئەوان پرۆتۆکۆلی خۆیان نێرن پێڵەن گایدلاینە نێرن بەس باوەڕت بیانی من ئێستاونە سەرقاڵی بەشە زانستیەکەم کەوا پێ ڕێناگەم ینی ڕۆژانە 5 ساعتە خەوم ینی مەجالم نییە پێ ڕێناگەمەوە شتەکان زوو گۆڕایەکان زۆر ڕۆدا بۆیە ئەو لایانی بواری اقتصادیەوە ینی زۆر هینم نەکردوتە باشە دکتۆر بەڵام بێگومان هەیە حکوومەتی بەریتانی بە بەردەوامی ئەپدەیتەکانی لێ و گایدلانەکان گەلێ زۆرن
ئەوانی وا لەسەر بنەفێتەژێن ئەوانی لە سەکرێتیەژێن ئەوانی وا خۆیان ئیشەکەن یعنی هین نین با بڵێن مۆزەف نین لە دەوڵەت یان مۆزنم هین لە شەریکە خۆیان پێ سێلف ئیمپلۆیمنت باشە ئەو کەسانەش هەمویان ینی کراوە ینی پلان دانراوە چۆن ڕوبەڕوو بوێنەوە یان ڕۆژانە گایدلاینەکان دێت کاژمێر بە کاژمێر ئەپدەیت هەیە. باشە دکتۆر بینێ سەر ئەزمموی بەریتانیا ئەوان ئێستا کە لە ناو ڤایرۆسەکەدان و لە سەردەمی ڤایرۆسەکەدان چۆن ڕوبەڕووی بڵێن ئەم ڤایرۆسە بوونێتەوە ڕێگاکانی ڕوبەڕووبوون هەم لە حکوومەت و هاوڵاتیشۆ چین؟ بەڕاستی کاک لە پێشە بەریتانیا لە سەرەتا زۆر بە تەرخەم بوو زۆر کەم تەرخەم بوو یعنی نازانم ئەگە بیرتان بێ یەکەم لێدوانی ڕئیس وزەرا کە هاتووتی ئێمە هێرد ئیمونیتی بەکاردێنین کەوا پێڵێن بەرگری بە کۆماڵ لێگە ڕێبانە خۆشەکە بڵاو بێتەوە ئێمە 65 میلیۆن لە بەریتانیا دانیشتوی بەریتانیایە بەتەما بوون ینی 40 میلیۆن کەس بیگرێ نەخۆشیەکە دوایی خۆی هێشتا و ئاستا 8 میلیۆنی با بڵێن پێویستی بە داخلکردی نەخۆشخانە و پێویستی بە چارەسەریە بەس دوای دەرچوانیە ڤایرۆسەکە لە شارێکە بۆ شار لە وڵاتێکە لە وڵاتێت ینی بە شێوەیەکی جیاواز هەست بکە ینی لە ئیتالیا بە شێوەیەکە لە ئیسپانیا بە شێوەیەکە لە ئێران لە وڵاتانی ترە هەموو قوربانیانە نییە بە ئەمانیش لێرە ینی کەم تەرخەمیانێک ویان زانی ڤایرۆسەکە هەر ڤایرۆسێکە و سارسی پێشووایە مێرس وایە بەس دەرچوانیە ئێستا هەموو ئینەکانیان گۆڕی پۆلیسەکان گۆڕی با بڵێن سیاسەتیان گۆڕی هەستان چیان کرد ینی ئاخر جا دوێنێک لۆکداونیان کرد قەدەغەی هاتوویان کرد بە تەواوەتی ئیلا بۆ کاری زۆر زەڕور یان ئەو ئەلیواکە لە کەرتی تەندروستیشەکە نەخواان بچنە دەرەوە ئەو دوایی هەمویان لۆکداون کرد کەس بووی نییە دەرچێتە دەرەوە بۆیە زانیان شتەکە لە قسەکەرە دەرچووە سەراحەتەن حکوومەتی بەریتانی گەل لە بیدایەتەوە لە سەرەتاوە گەلێک کەم تەرخەم بوو ئەمە شوای کرد زۆری لە پرۆسەکان کەم تەرخەم بن تۆنی گەران بن ینی زۆر بەناوبانگن هەن ینی پسپۆرە بوارەوە زۆر نیگەران بوون کەوا حکوومەتی بەریتانی هەنگاوی جددینا من پێتەڵێم ینی ئێمە چاینیمان لەگەڵ قوتابی دکتۆران مانگی دوو هاتنەوە ئەو یەکیان بۆ بکرێت لە چایناوە هاتوو نەبێ یەکیان بۆ بکرێت یای من زۆر پێم سێری بوو و لەلاو خەڵکش ئێمە جامی ئەمان پڕی چای لە سەد تا تقریبا 25 چای نییە تەلەبەی چای لەبەر ئەوە مەبەسم حکوومەتی بەریتانیا لە سەرەتاوە زۆر بەساری گرتی و ئێستاش سەیرەکە پێی کۆنتڕۆڵ ناکرێت بۆیە لۆکداونی کرد قەدەغەی هاتووی قەدەغە کردو هەموو کەس لە ماڵەوە ئێستا دانیشتووە و بۆ شێوازەیە باشە دکتۆر ئێستا هەتا بۆ فاسیش ینی قابلێتی ویان نییە با بڵێن لە ڕۆژێکە ئێستا بەتەمان لە ڕۆژێکە بتوانن 25,000 کەس فحس کرد بەس ئەوەی وا هەتا ئێستا فحس کراوە نێزگەی 10,000 فحس کراوە لە بۆ کۆڕۆنا بەڵێ ئەی زۆر بە کورتی بۆ پێ بڵێ من نیشانەکانم هەیە لێ لە ماڵەوە بمێنە و خۆت جیاکەرەوە تەواو باشە زۆر زەفاحشت بۆ ناکەن بەڵێ بە کورتی چی بۆ توشبووان دەکراوانەی کە توشبوون بە کورتی بێدواتە شەر دەگەڕێمە وڵاتان بەڵێ ئەوە وابزان دوێنێکە دکتۆر زاناش باسی کرد لە کەناڵەکانتەوە لە ڤیدیۆ خۆش باس کرد دکتۆر زانە برایەکی خۆشەویستی خۆمانە لێرە قوربان ئەوەی من ئاگام لێ بێ یعنی تەنە خۆشێک پەیوەندیم هەیە لەگەڵ یان ڕێنمایانەکەم چی بخۆن چی نەخۆن ئاگام لێ ئەنە هیچیان بۆیان نەکردووە یعنی کەیس هەیە نەخۆشی درێژخایانی هەیە نەک نەخۆشیەک دوو نەخۆشی درێژخانی هەیە علامەتەکانی زۆر بە قورسی گرتووە چۆتە نەخۆشخانە و پێتی کاکە تۆ پۆزەتیڤی بۆیان فحسیان بۆ کردووە تەنانەت پارەسۆلەکەشیان نەداوەتی وتیانە بڕۆ خۆ لە دوکان بکرد بەڵێ ڕۆیشتوە ئێستا لە ماڵەوە دانیشتووە بۆ خۆی جیا کردوێتەوە من ڕۆژانە بە تەلەفۆن ڕێنمایەکەم چی بخواسی نەخواتاکم بتوانین مەناعی بەرزەوەکەین و زڵ بێ بەسەر نەخۆشەکەیەوە لەخوا بەزیابێ ئێستا باشترە وا بزانم ینی سەر نەخۆشەکەی زاڵ بوویستە بەڵێ سوپاس دەکەم بەگشتی ینی بەگشتی ینی وایان وتووە ینی ئەزین چۆنە ینی ئەچیەسیان واوی کەرتی تەندروستیان ناتوانن دژی ئەم ڤایرۆسە ڕاوەستن ینی هیچ لەوانە ئەزین چۆنە کە مەسئولەکانیان من چەند چاوپێکەوتنی مەسئولیەکان لە تەلەڤیزۆن ڕاگەیەنەکان چیان پێڵ ئەڵێن چی جوابەکانەوە لە ئێمە لە پێش توش ئەزمیوان نەهاتوینە هیچ تەجروبێکمان نییە ئەزمونمان نییە یعنی ئەمە یەکەم قسەیانەکەەوە ئەیکەن ئەلێ ئێمە ئەزمونمان نییە بۆیە بەریتانیا ئێستا شەڵەژاوە ینی پێی بە بەردەوامی پێداچنەوەکە بە بەردەوامی مراقبەی وەزعەکە بزانێ ئەگاتە شو
باڵ سوپاس دەکەم دکتۆر لێدوانێکی کورتمان هێدوە تەگرم و لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست لێدوانێکی کورتی مسلیم عەبدوڵڵا ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان دەبینی سەبارەت هەر بە دابەشکردنی موچە و بۆی کە وڵاتیان باشتر بتوانن ڕوبەڕووی کۆرۆنا بنەوە فەرم بابەیەکەوە بیبینی. تاخیربوونی موچە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورە گرفتێکی ئاڵۆزی دروست کردووە بۆ بژێوی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە کە ماوەی چەند هەفتەیە کە لە ماڵەوەن کەرەنتینەن بە شێوەیەکی گشتی وە گرفتی ئاڵۆزی دروست کردووە بۆ بژێوی ڕۆژانیان لە سۆنگەی ئەوە ئێمە دەمێک بۆ بەڕاستی وەکو فراکسیۆنی کۆمەڵیش داوامان کرد کە پەرلەمانی کوردستان هەڵسێ بە دانیشتنی پەرلەمان و ئەگەر نەکرا هەڵسێ بە کۆبوونەوەیەکی نێوان سەرۆکی فراکسیۆنەکان بۆ دانیشتن لەسەر دوو پرسیەکەمیان ئەوە کە باس لە تاخیربوون و دابشکردنی موچە بکرێت کە ئێستا بەڕاستی دۆخێکی ئالۆزە لە نێو هاوڵاتیانە کە موچە دابش نەکراوە و پرسی دووەمیشیان چۆنیەتی گرتنەوەری ڕێکارەکانی تەندروستیە و بانکردنی لایەنی پەیوەندیدار و وەزارەتە پەیوەندیدارەکان بوو بۆ زیاتر بەرچاوڕوونی و شیکردنەوەی ئەو ڕێکارە تەندروستیانێک کە جیراونەتە بەر لە هەرێمی کوردستانە دیارە ئەم دوو داوایە خۆشبەختان لەیان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵەوە لە هەفتەی مانگەوە پێشکەش کرا و تەلەفۆن بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە داوا کراوە بە ڕسمی بەڵام تا ئێستا ئێستیجوابی نەبووە بەداخەوە شەوی ڕابردوو دەستەیەک لە پەرلەمانتارە بەڕێزەکان یاداشتێکیان نووسی تایدا ئەم یاداشتە داواکاریە بۆ دەستەی سەرۆکایەتی لێەوە ئاراستی ئەنجومەنی وەزیران بکرێت کە هەرچی زووە بکرێت لە ماوەیەکی کووردا موچەی مانجی 12 تەواو بکرێت دیارە بەشێک لە وەزارەتە پەیوەندیدارەکان وەریانگرتووە پێشتر وەزارەتی ناوەخۆ و وەزارەتی پێشمەرگە کە ئەم هەفتەیە قەرار بوو دابش بکرێت بەشێکی تەوزەکراوە بەشێکی ماوە و تەواوی وەزارەتەکانی تر دابش بکرێت چونکە خۆتان نەزانم موچەی مانجی 12 تا ئێستا دابش نەکراوە ئێمەوە نزیکە بینەوە لە مانجی 4 ناکرێت بەڕاستی خەڵک بە شێوەیەکی گشتی لە ماڵەوە بێ کەرەنتینە بێ بەڵام تۆ گرفتێکی تر قەیرانێکی تری بۆ دروستکەی ئەویش گرفتی بژێویە گرفتی خۆ بەڕێوەبردنە کە نەتوانێت لە ماڵەوە مەسارف و پێداویستەکانی خۆی پێداویستی ڕۆژانەی دابین بک بۆ خێزانەکەی بۆ ماڵ و منداڵەکانی بەڕاستی ئێمە هەستمان بۆ گرفتە کردووە ئەمە ئەزانین کە پاسا و هۆکاری دابەژنەکردنی موچە لەلایەن وەزارەتی داراییەوە بەشێکی بۆ ئەو ڕێکارە خۆپارێزیە تەندروستیانەیە کە وەزارەتە معنیەکان و پەیوەندیدارەکان گرتویانەتە بەر بۆ خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئەکرێ لەگەڵ ئەوەشدا چەند ڕێکارێکی تەندروست بە میکانیزمێکی گونجاو کار بۆ دابشکردنی موچە بکرێ ئەوە نەکرێتە پاساوێک بۆ دابەژنەکردنی موچە چووکە قەیرانێکی تر دروستەکەی لە نێوان هاوڵاتیانە کە بەڕاستیم پێم وایە دۆخێکی شڵەژانی دەرونی دروستەکان نێوان هاوڵاتیانە بەرامبەر بە خودی بژێوی و بەڕێوەبردننی ماڵەوەیان لەو ڕێکارانەی کە پێویستە حکوومەت بگیرێتە بەر پێم وایە ئەوەی کە من لێرە ئێڵێم بەشێکی تریش کەسانی پسپۆر و شارەزان ئەتوانن قسەی لەسەر بکەن و ئەکرێ وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی تەندروستی لێژنەی دارایی لەگەڵ لێژنەی تەندروستی پەرلەمانیش کۆبوونەوەی هاوبەش بکەن و ڕێکاری تەندروستی و گونجاو ڕاگۆڕینەوە بکەن بۆی کە چۆن بتواندرێ میکانیزمێکی گونجاو دابدرێ ئەو کاتە چ بە ڕۆژێکی جیاواز و سربەخۆ هەر وەزارەتە و موچەی تایبەتی خۆی وەربگرێت چ بەڕێوەبەرە تێگەشتیەکان یان سەرۆکی فەرمانگەکان کەسی ئەو کەسانەی کە موچە وەرەگرن یان سەرۆکی هۆبەی دابشکردنی موچە و هۆبەی دارایی بنێرێ بە سیارەیەکی تایبەت موچەکە وەربگرێت دواتر لە ڕێگەی ئەم سیارەوە و لە ڕێگەی ئەم تیمەی دارایی و سەرپەرشتی موچەی هەر فەرمانبەرێکەوە بە سیارەکە تا ئێوارە ئەتوانێت بگەڕێ فەرمانبەرانی خۆیان بەسەر بکاتەوە موچەکانیان تەسلیم کا پێم وایە تا ئێستا ئەوەی عێراقیش کە پشتی پێ بەسووە لە بەغدایە بەو جۆرە موچە دابشکراوە دواتر ئەتواندرێ سوود ئەگەر نەکرا سوود لە کۆمپانیەکانی ئیتیساڵات و پەیوەندی بکرێ بە هەر شێوەک لە شێوەکە
کۆبوونەوەکان ئەگەر تەحویلات بکرێ لە ڕێگەی وحدەوە یاخود ئەتواندرێ مەسەلەن کەسی مختص لە هەر فەرمانبەیەک لە هەر فەرمانگەیەک و وەزارەتێک داوا بکرێ بۆ وەرگرتنی موچە و دواتر نردنی بۆ فەرمانگەکە لە ڕێگەی ڕۆژی جیاواز لە ڕێگەی کاتی جیاوازەوە کەسان و فەرمانبەران ئاگدار بکرێنەوە کە بچن بەڵام بە ڕێکاری تەندروست و گونجاو بە دەمامکەوە و بە دەستکێشەوە و بە ڕێنمایی دروستەوە کە بتواندرێ موچەی پێ دابش بکە. ئەمە پێم وایە چارەسەرێکی ڕسەرەکی لە جیهانە تا ئێستا بریتی بووە لە خۆپارێزی و خۆکەرەنتینەکردن لە ماڵەوە هاموشۆنەکردن و نەچوونە شوێنی قەڵەباڵ و لێک کۆنەبوونەوەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویست دەکا بەڕاستی حکوومەت یاریمی کوردستان بۆ هەموو بارودۆخێک کە دێتە پێشەوە پلانی خۆی هەبێ و گونجاوانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکانە بکە. خۆتان نزانن ئێستا بارودۆخی هاوڵاتیان زۆر سەختە لە ماڵەوە چەند هەفتەیەکە لە ماڵەوەن و دیاریش نییە بەڕاستی درێژبوونەوەی کەرەنتینە تا چەند بەردەوامە بێ. بۆیە بەڕاستی پێویستەکە هەرچی زووە پلان بۆ دابشکردنی موچە بکرێت. خۆتان نزانن موچەکە لە بەغداوە هاتووە بۆیە چیتر پێویست ناکە تاخیر بکرێ و پێویست دەکا وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی تەندروستی و لێژنەی تەندروستی و لێژنەی دارایی هەرچی زووە کۆبوونەوە بکەن میکانزمێکی گونجاو دابنێن بەو ڕێکارانەی کە باس کرا و ڕێکاری تری گونجاوتریشەیە کە ئەتوان پێشنیار بکرێ بۆ دابشکردنی موچە. جارێکتر سڵاتان لەبێت دکتۆر بگەرم و لای بەرز لە مەسلەی موچۆ بینی سەر نیشانەکانی ئەم ڤایرۆسی یەکەم جار کام نیشانە لە مرۆڤ دەردەکەیەوە قسە لەسەرەوە شەبوو کە لە مانگی 12 هاوڵاتی لە کوردستان تووشی بەتایەکی قورس بوون دەڵێن ئێمە تو پێشتر تووشی ئەو ئەنفلۆنزایە بووین بڵێن یاخود بڵێن تووشی ئەم ڤایرۆسە بووین جیاوازی هەیە لەگەڵ ئەم کۆرۆنایە؟ بەڵێ بێگومان ئەوەی کە باس کراوە پەتای وەرزی هەموو ساڵێک هەیە یعنی ئێمە ساڵانە بە سەدان و هەزاران کە زەبینین ئەوەی کە پێڵێن ئەنفلۆنزا پەتای ئەنفلۆنزا توژە نەک لە لای ئێمە لە کوردستان و لە عێراق لە هەموو جیهانە. بۆیە ئەوەی کە بازەکرد لە مانگی 12 لای خۆمان پەتای کۆرۆنا نەبووە و ئەو کەسانەی ئەو حاڵەتانی کە بەری تەندروستیان زۆر باش نەبووە ئێمە یەکەیەکمان لە نەخۆشخانەی هەناوی بۆ جیاکردوونەتەوە و هەمویان بە فەحسی مختبەری ئیسپات بوون کە ئەمە ئەنفلۆنزای وەرزیە ئەوەی کە پێڵێن H1N1 نەک کۆرۆنا. بە زۆر لێک چوونیە دکتۆر نیشانەکانیان یاخود جیاوازی بکەن لە نێو هەڵامەت و مەسەلەن ئەوەشیان. بەڵێ جیاوازەکانیان کەمە ئەوەی کە لە نەخۆشی کۆرۆنایە ئەبینرێت بە پێی ئەو توێژینەوانەی کە لەسەر هەزاران کەس کراوە لە وڵاتی چین و لە ئەمریکاشە گرنگترین نیشانە بریتە لە تا بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش کە نزیکەی لە سانەوەی نەخۆشەکان تایان هەیە. دوو لە سەرسیان کۆکەیان هەیە دوو لە سەرسیان لە ساڵ 65 بۆ هەفتیان کۆکەیان هەیە کەواتە مەرجنی هەمووی لە هەوڵەوە کۆکەی هەبێت بەڵام تاکە بڵاوترین نیشانەیە. یەک لە سەرسیان لەوانەیە بەڵغەمی هەبێ یەک لە سەرسیان یان لە ساڵ 35 بەڵغەمی هەیە مەرجنی هەمووی بەڵغەمی هەبێ و یەک لە سەرسیەشیان زیاتر هەست بە لەشداهێزران و بێهێزی و بێتاقەتیەکەن و لە 120 کەمتریان لەوانەیەت هەست بە هەناسەتوندی بکەن. ژمارەیەکی زۆر کەمیان هەندێ نیشانی کۆئەندامی هەرسیان لەسەر دەرەکەوێ وەکو سکچوون لە ساڵ 4 بینراوە توش سکچوونە بن یان ڕشانەوە کە لە ساڵ 5 نەخۆشەکان هەیان بووە. کەواتە گرنگترین نیشانەکان بریتە لە تا کۆکە لەشداهێزران و بێهێزی بەڵغەم و سەرئێشە زۆر نیشانەیەکی بڵاو نییە لەم حاڵەتانی لە نەخۆشەکانی کۆرۆنارە بینراوە بە پێی توێژینەوە. باشە بەس وەکو کۆندامی هەناسە یەکەم جار پەلاماری کوێدا بڵێن بەڵێ ئەم ڤایرۆسە مەترسیەکەی چییە لەسەر؟ بەڵێ ئەم ڤایرۆسە لە ڕێگەی پریشتی لیک و بەڵغەمەوە لە کاتی کۆکە و پژمینە بڵاوە بێتوانێت بە تایبەتی بۆ کەسی بەرامبەر ئەگەر ماوەی نێوانیان لە مەتر کەمتر بێت. ئەم ڤایرۆسە لە ڕێگەی لووت یا دەم ئەچێتە کۆئەندامی ئەچێتە قڕگ و با بڵێن قوڕقڕاگە و لەوێەوە زیاتر ئەم ڤایرۆسە حەزی بە خانەکانی کۆئەندامی هەناسەیە بۆیە دابەزێت لە دوای قڕگەوە بۆ سیەکان و
جۆرە وەرگریکی هەیە ڕسپتەرێکی هەیە کە پێڵێن ACE2 Angiotensin Converting Enzyme 2 و لەو ڕسپتەرانە لەو وەرگرانەیە ئەنووسێت ئەچێتە خانەکانەوە چکە ئەم ڤایرۆسە وەکو هەموو ڤایرۆسێکی کە لە دەرەوە توانای ژیانی بۆ ماوەیەکی زۆر دیاری کراوەوە توانای گەشە و زیابوون و دابەشبوونی نییە بۆ ئەوەی دابەشبی و بۆ ئەوی بتوانێت خۆی زیابکە ئەبێ بچێتە ناو خانەی زیندووەوە. بەڵام بێجگە لە کۆئەندامی هەناسە کە گرنگترین کۆئەندامە کە ئەم ڤایرۆسە چێتە ناوی بینراوە کاریگەری لەسەر ئەندامەکانی تری جەستەش هەیە بە تایبەتی ئەو کەسانی کە نەخۆشیەکە بە قورسی دەگرن ئەبینین لە ماکەکانی ئەم نەخۆشیە جگەلەوەی کە هەناسیان تون دەبێ و تووشی هەوکردنی سیەکانە بن ئەوەی کە پێڵن التهاب ذات الرئة بە عەرەبی بە ئینگلیزی پێڵن نیمۆنیا جگە لەمە گۆڕانکاری تر لە ئۆرگانەکانی کەشە لە ئەندامەکانی تری لەشی شاڕوەیە لەسەر کۆئەندامی دڵ واتە لەسەر دڵ و بۆرەکانی خوێن کاریگەری هەیە لەسەر گورچیلەکان لەوانێ ببێتەوەی سستی گورچیلەکان یان لەسەر جگەر ببێتەوەی کەوکردنی جگەر یان لەسەر خوێن بەهۆی خوێنەوە بڵاو بێتەوە بۆ بەشەکانی تری ئەندامە. سپاس دەکەم دەتەگرێم وڵای بەرز دکتۆر هادیم کرێم وڵای بەرزت سەبارەت بە ئەزمموی وڵاتان ئێستا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە ینی باشین ئەزممون چیە یاخود هەموو ئەزمونونەکان وەکو یەکەنەوەی کە ئێستا ئێمە لە کوردستانیش پەیڕەوی دەکەین کەرنتینەکردنی هاوڵاتیان لە ماڵەوە؟ بەڵێ ڕاستی ناوەڵات جیاوازە لە وڵاتەوە بۆ وڵاتەوە جیاوازە طبعا ئەمە لەسەر چەند فاکتەری ڕاوەستێ هێکە لەو فاکتەرانە ئەوەیە کەرتی تەندروستی بواری کەرتی دەرستی و هەروەها چەندێ ئەتوانن فحص نەخۆشەکانیان بکەن یان فاسی کەسەکان بکەن لەو هەتە لەبەر ئەوە جیاوازە لە وڵاتێکە بۆ وڵاتێکە مەسەن تۆ پۆپیلیشنت هەیە جیاوازە کەرتی سیستم جیاوازە ینی هەتا هۆش ئاسی هۆشداری خەڵکەکەش جیاوازە لەبەر ئەوە سێرەکەی لە وڵاتێکە بۆ وڵاتی جیاوازە یعنی ئەو جراتانی وا کراوە لە چین چۆن سەرکەوت با بڵین بە زۆر بەتونی گرتی قەدەغە و هاتچۆی منع کرد با بڵین خۆتان ئەگەدار بوون لە کۆریا چیەکەن لە کۆریا لاینەتریان گرتووە لە کۆریا توانای باشترە و ژماری دانیشتنی کەمترە با بڵین هەستاون چیان کردووە ئەوانەی وا بتوانن زوو فەحسەکە فەحسێ خەڵک فەحس بکەن و ئەوانەی وا پۆزەتیڤن کەرەنتینیان کەن ئەوانەی وا نێگەتیڤن کەرەنتینیان نەکەن یاین جیاوازە لە وڵاتێکە بۆ وڵاتێتر. بەڵێ ئەی باشین ئەزممون ئێستا کامەیە ئەوەی کەرەکراوی تەندروستی جیهانی بڵین پەیڕەوی لێ بکە یاخود بە وڵاتان بڵێ پەیڕەوی بکەن؟ وەڵی ئەزممون ئەوەیە با بڵێن هەتا بتوانین قوربانیت کەم بێ چکم ئێستا با بڵێن ئەو ئەزمونانەی وە با بڵێن ئەزمموی کوردستان باشە هەتا ئێستا باشە بەدەر لە موچە و بواری ئابووری خەڵک ئێستا تۆزە خەڵکی نیگەران کردووە بەڵام هەتا ئێستا ئەوی لە کوردستان کراوە من پێم باشە و هەتاکوم یا با بڵێن بەریتانیا گەوەکو کوردستانی کردایە لە زووە بەتونی وەریگرتایە قەدەغەی هاچۆی بکردایە کەرەنتینی بکردایە ئێستا ناگەیشتم ئاستا بۆیە من یەک پەیامێکم هەیە بۆ خەڵکی کوردستان ینی سەراحەتەن ینی ئەمە شتێکە لە هەموو جیانی گرتوتەوە بۆیە کە تۆ مەسەن حکومەت پێتەڵێ دەرمەچۆ دەرەوە یعنی ئەوە لە هەوڵات لە مەسلحەتی خۆتە. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتە. چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین. ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە. بە چای کەوسەر چێش لە ڕنگ و تامی چای ڕاستەقینە ببینە. چای کەوسەر. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم.
بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریش کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. کارگەی کامەران بە هێنانی باشترین جۆری تەنکی پلاستیکی پۆلیمەری یارە کە قەوزە ناکە و بۆ ناکە چوار بەرگە و ناتەقێ. ئەی ناڕزێ؟ نا ڕزینی چی؟ زمانی 10 ساڵی لەگەڵایە. دەبێن عیمانەکەین بەرێ. کۆنتڕۆڵ عنوانی کارگەی کامەرانمان بەرێ. چاوە چاو داگیرێت بۆڵم دەزەڵ ناگیرێت تانکی کامەران بکڕە قەت ئاوە لێ نامەڕێ. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ جارێکی تر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز دکتۆر محەممەد گۆرەی مولای بەڕێزت سەبارەت بەوەی کە باز دەکەی کە مەترسی زیاتر لەسەر ئەوانەی کە نەخۆشی بڵێن درێژخایان لەگەڵ بە ساڵات چوان ئەوانە چۆن دەکرێت پارێزراوە بنەوە چۆن پارێزگارە لێ بکەن کە تووشی کۆرۆنا نەبێت. بەڵێ وەکو باسمان کردم ڤایرۆسە جیاوازی لەگەڵ ڤایرۆسەکانی تر ئەوەیە توانای مردنی یعنی توشبووکردنی بە مردن کەمترە بەڵام توانای بڵاوبوونەوەی زۆر خێرایە. بۆیە وەک بینیمان لەماوەی ئەم چەند مانگەیە نزیکەی وا ئێستا گەیشتە نزیکەی 9 ملیۆن کەس توش بوو. بۆیە هەموو کەسێ معڕەزە بۆ توش بوون. بەڵام ئەوانەی کە بەتەمەنن بە تایبەتی سەر و تەمەنی 70 ساڵ ئەگەر توش ببن مەترسی مردنیان زیاترە نەک زۆرتر توژە بن. کەواتە توشبوون هەموو تەمەنێک قابلی توشبوونە. بەڵام مەترسی مردن لەوانەی بەتەمەنن لەگەڵ ئەو کەسانی کە نەخۆشیەکانیان هەیە بە تایبەتی نەخۆشی شەکرە ئەگەر کۆنتترۆل نەبێت نەک خەڵگواتێ بگە خوانەخواستەوەی شەکرەی هەیە ئیتر تەواو خوانەخواستە ژیانی لە خەتەرایە نەخێر. کەسێک کە شەکرەی هەیە و پارێزەکە و دەرمانەخوا و کۆنتترۆڵە وەکو کەسێکی نینچە ئاسایی وایە. بەڵام ئەوانەی کە سەختی خوێن و شەکرە و نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی هەناسە و ڕەبوو لەگەڵ ئەو کەسانی بێگومان جگەرە کێشن و هەوکردنی سیەکانی درێژخایەنیان هەیە ئەوانەی جڵتەی دەماغیان هەبووە ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە ئەوانەی دەرمانی گوەرەگرن کە بەرگری لەشدا ئابەزێنێ بە تایبەتی ئەوانەی کە ئەمازانی نەخۆشەکانی کانسەر واتەوانی شێرپەنجیان هەیە دەرمانی کیمیاوی وەرەگرن. هەندێک نەخۆشی کەشێ شێرپەنجە نییە بەڵام بۆ چارەسەری نەخۆشەکانیان دەرمان وەرەگرن وەکو دەرمانی کۆرتیزۆنەکان وەکو دەرمانەکانی تر کە پێڵەن بایۆلۆجیکەڵ درەگ ئەمانە
هەندێک لە نەخۆشەکانی ڕۆماتیزم ئەم دەرمانانەی وەری ئەگرن بەرگری لەشدا ئەبەزێنێ بۆیە ئەمانە ئەبێ ئاگاداری و پارێزگاریان زیاتر بێ. چۆن گرنگترین شت ئەوەیە کە ئەم کەسانە حتا بتوانن کەمترین بەرکەوتیان هەبێ لەگەڵ خەڵکە، یعنی حتا بتوانن لە ماڵەوە بن، پاکترین و سەلامەترین ژینگە بۆ ئەم کاتە ماڵە. چونکە کە چوویتە دەرەوە لەگەڵ خەڵکە بەرکەوتە دەکەوێت، نازانی ئەو کەسە یا ئەو شوێنەی بۆی ئەچی چەند پاکژە لەو ڤایرۆسە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەبێ ئەو کەسانە زۆر ڕێکارەکانی خۆپاراستن وەکو بەکارهێنانی دەستکێش، نەک لە ماڵەوە ئەگەر چوونە دەرەوە دەستکێشیان لە دەستا بێ و ماسک بەکاربێنن. ماسک بۆ کەسێ بەکارهێنرێ کە یا نەخۆشیەکەی هەیە بۆی نەیگوازێتەوە بۆ خەڵک، یا کەسێکە کە نەخۆشێکی هەیە و چاودێری ئەکا بۆی توش نابێ لێەوەی بەتایبەتێگەل لە ماڵێکە کەسێکە بێ ناساغ بێ و کەسێکی پیرێتە بێ وا باشترە ئەو کەسە دوور بن و ئەو کەسەی ناساغە ئەگەر بە هاتوو بکرێت لە ژوورێکە جیاکرێتەوە. کەسی ساخ دەمامک سوودی هەیە بۆ لە دەرەوە کەسێکی تەندروست. بەڕاستی ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی تەوسیعەکە ماسک کە بەهۆی ئەم زروفۆ ئەزمەیەکی زۆری تێکەوت و هەموو دنیا باسی پێویستی ماسکەکات، پێویست ناکە کەسی ئاسایی لە خاصەتەن لە ناو ماڵەت و ماسک بەکاربێنی مەگەر یا ئەو کەسە خۆی کۆکەی هەبێ و ناساغ بێ، یا کەسێکی هەبێ کە ناساغە و ئەو کەسە کە چاودێری ئەوە کە نزیگە بێتەوە لێ خزمەتیەکە خواردنی هاتێ پێویستە ماسک بەکاربێنێ. ئەجینا ڕۆتین بە پشێوەیەکی ڕۆتین پێویست ناکە هەموو کەسێک لە ناو ماڵە بەکاری بێن لە دەرەوە بۆ کە دەچی بۆ نمەشتێک بکڕیت کەسێکی ساغی. بەڵێ ئەم خاڵە زۆر گرنگە ئەتیما دەکات سەرەوەی تۆ ئەچیتە چۆ، ینی ئێمە ئازانی نەستە هەر لە کوردستانە بۆ ئاسانکاری بۆ خەڵک زۆر دوکانی خواردن و هەندێک شوێنی سوپەرمارکێتەکان کە خواردن خزمەت پێشکەشەکەن ڕێگە پێدراون بکرێنەوەوانێ و خەڵکیش بە پیادە ئەچێ بۆ لایەن، بەڵام سەیرەکەی جاری وایە قەرەباڵغی دروست دەبێت. لەو حاڵەتانەیە بێگومان ماسکە پێوە بێ باشترە و هەوڵ بێ ئەگەر چوویتە ئەو شوێنانەش نزیک نەبی لە خەڵک بەلایانی کەمەوە مەترونیوە بۆ 2 مەتر لە بینی کەسێک و کەسێکە هەبێ سەلامەتری و ئەگەر ماسکە پێوە بوو ئەگەر سوتفە ئەو کەسەی کە لە تەنیشتەوەی لە لاتەوەی لە پێشتەوەی لە دواتەوەی بشپژمێ بکۆچێ تۆ پارێزراوتری وەک لەوەی هیچ پیۆنە. بەڵێ سوپاس دەکەم دۆتەگرم وڵای بەڕێزت. دکتۆر هادی بگەڕین وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە لە وڵاتانی دەرەوە زۆر باز لەوە دەکرێت لەبەرەوەی کە ئەوانەی کە بەتەمەنن بارگرانیان لەسەر حکومەت دروست کرد لە ڕووی ئابوووریەوە بۆیە زۆر لە هەندێک وڵات لە ڕووی مرۆییەوە بەیاغ باوانە نادرێ بۆی کە بارگرانیان لەسەر کەم بێتەوە حکوومەتەکە بۆیە زۆرترین ڕێژەی توشبوون بە لە هەندێک وڵات لە خەڵکی بەتەمەنە شتێکی وە سەلمێنراوە؟ بەڵێ قوربانە تا ئێستا شتوانە ئەوە ئاساشی نییە ئەو بەس ئەڵا چییە مەسەن کە تۆ نەخۆشخانەیەکت هەیە قابلێتی 100 کەسە تۆ 700 کەس بۆ دێ 500 کەست بۆ دێ لەو حاڵەتە دەبێ هەوڵ بدەی لەو کەسەی کەوا ئەژێ چانسی ئەوەی هەیە بژێ لەبەرەوەی ئەوانی تر پێشجو ئەخرێن یانی ئەوە نییە مەسەن بازەجا لەبەرەوەی ئەوەی بەتەمەنە و دووسێ نەخۆشی تری لەگەڵا ئەوە لە سەتایانی ئەگەری مردنی زۆرە لەبەر ئەوەی خۆی سەرقاڵکە بەوە ستافی یانە چیە ستافی کردی تەندروستی لە بەریتانیا ینی زۆر کەمە لەوەی وەکووە نییە با بڵێن بتوان بەرەنگاری ئەم نەخۆشیە بنەوە لەو حاڵەتە چیەکەن یاکڵێ بەڵانس کامیان هەڵبژێرم کامیان چانسیمانەوەی هەیە طبعاً ئەوە هەموو ینی ئەڕۆم ئەو کەسانە هەڵبژێرم کەوا چانسیمانەوەیان هەیە زۆر خۆم خەریک ناکەم بە یەکێکەوە کەوا اختیارە باڵێن بەتەمەنە نەخۆشی زۆرە و چانسی گەلێکەمە با بڵێن باش ئەمما بڵێ وەڵاهی هەنێ دیعاە بڵاو بۆ تۆ وەڵا ئەوروپا ئەما تاکوم اقتصادی بەرزەوەکە خەڵکی ئەوانی وا پەککەوتن و بەتەمەن و با لە کۆڵەوە بن ناشتوان نییە. باشە دکتۆر بەس سەبارەت بە ئامێری هەناسەدانی دەست کرد کە باز دەکەی کە زۆربەی وڵاتان کێشیانەیە ئەوانەی کە پێویستیان بە ئامێرەکەیە ینی لە زۆربەی وڵاتان تا لە کوردستانیش بازەوەکەی کە ڕێژەکە ناگاتە 100 ئامێری هەناسەدانی دەست کرد ئەمە کێشەیەکی جیهانیە بەوانەی کە بە قورسی تووشی ئەم ڤایرۆسە دەبن؟ بەڵێ قوربان لە نەخۆشخانەکان ئێرەش هەروایە بە هەمان شێوە ینی ئەوەی من ئاگام لێ بێ خۆتان نەزانن کەوا نەخۆشیەکە ینی ئەگاتە لە سینگەدا کە لە سیەکانت بدا تۆ پێویستت بە ئۆکسجینە لەبەر ئەوە با بڵین ئەو ژمارانەی وا لە نەخۆشخانەکان هەیە بەپێی ئەو نەخۆشیانە نین کەوا دێنەوێ باش بە بۆیە چیەکەن ئەوەی وا گەنجە هەتاکوم نەخۆشیەکانشی نەخۆشی ئەلامەتە قورسەکانشی هەیە ئەینێرنە ماڵەوە لێ بڕۆ لە ماڵەوە بۆ خۆت
خۆت جیاوەکە و خۆتی کە با بڵێن خۆت بەرە ڕێوە باشە کشێ وەرەگرن ئەو کەسانە وەرەگرنکەوە با بڵێن گەنجن نەخۆشییانە و وەزشیان زۆ خراپە تەبان کادری تەندروستیەکەنە پێشەوانەی ترەوە چون پێشتیان پیانە باشە دکتۆر هەیە تووشە بێ نێرسەیە تووشە بێ ئەوانە ئەکەنە پێشەوانی ترەوە باشە دکتۆر ئەگەر بە کورتی سەبارەت بەوەی کە قسێکەیە کە بەڕێزت پسپۆری مایکرۆبایۆلۆجی ینی ئەم چەکە دروستکراوە بێ یاخود لە زانستی مایکرۆبایۆلۆجی دەکرێت مەچەند چەکێک دروست بکرێ بەس نەتەوەیەک زیاتر بە ئامانج بگیرێەوە کە ئێستا شکێمە لە ناوی دامەکو هاوڵاتی چی بکەین بە کورتی بێ سپاس دەکەم بڵێ قوربان ئەم بۆ ئەم وەڵامی ئەم پرسیارە قورسە بڵێ وڵای ئەمە دەستکردا یانیش بە سروشتی دروست بووە چونکمەمە پێویستی بە دیراسەیەکی وباییە هەموو لە جیهان هەموو جیهانە سامپڵەکان کۆ بکەنەوە دیراسەی پرۆتینەکەی کەن دیراسەی جینەکەی کەن بەراوتی کەن بزانین ئەم ڤایرۆسە لەکوێوە هاتووە و چی گۆڕاوە ئەمە ئاسانیە بەهەرحاڵ ئەگەر بێت و دەستکرد بێ یان دەستکرد نەبێ ئەمە لە بەرامبەر واقعێکین دەبێ ئەمە خۆمانی لێ بپارێزین فبووە من ینی ئەوە ناڵێم ئەوە نەیوا خەڵک ئەمە ئەخولێتەوە لە مێشکی ئایا ئەمە دەستکردە یانیش سروشتە نا بڕۆ تۆ هەوڵدا ڕێنمایەکان بەرپا بکە ئەو ڕێنمایی وا وزاری تەندروستیدا ڕێنمایی جوانن هەمووی ئینسانی پسپۆر داوێتی کەسانی پسپۆر داوێتی لەبەر ئەوە ئێوە بە ڕێنمایەکان بڕۆن بە پێش ناکە خۆت مەشغوڵکەی بۆە دەستکرد بیان دەستکرد نەبێ با بڵێنەوە دەستکرد بوو لە چین بوو یان لە دەستکردێکی ئەمریکی بوو با بڵێن شەڕێکە بەیری ئەو وڵاتە گەورانە با بڵێن تۆ هەوڵدە پشکەکەیت بەرنەکەوێ هەر ئەوە نەیە یعنی ئەمە چیمان پێکرێ هیچمان پێ ناکرێ هەر ئەوە نەیە خۆمانی لێ بپارێزین باشە بەس دکتۆر دەشکرێ ینی ڤایرۆسێک دروست بکرێ بەس نەتەوەیەک بە ئاماژە بگرێت یعنی ئەوانی کە یەک نەتەوە لە زانست هەموو شتێ محتەمەلە هەموو شتی ئەکرێ لە بەرامبەر زانست هیچ ینی هیچ قورس نییە بەڵام ئەمە دراسەیەکی دوور درێژەوێ باشە با بڵێ من ئەو ڕۆژە من خۆمە وت با بڵێن ئەکرێ تەکیە دروست بکەین هەنێ وڵات کەوا بەس ڕەش پێستەکان توش بن مەسەلەن مەزە یان مەسەلەن بەس ئاسیاکان ئەوەی وا چاویان بچووکە با بڵێن یان شێوازێکی تایبەتیان هەیە بەس ئەوانە بگرێتەوە بۆ نمونە ئەوا کرێ لە بەرامبەر زانست ئێمە نازانین زانست بەرەو چۆڕوە زانست بێ ڕاناوەستێ بەردەوامە تۆژینەوەکان بەرداوامە ئەوە احتیمالی هەیە بڵێ باشە بەس وەکو توشبوان کە بەڕێزت چاودێریاندێکی لەوانەی کە توش بوون لە بەریتانیا دەکەی ینی چیان پێدەدەن لە ڕووی خۆراکیشەوە وڵی لە ڕۆی خۆراکە وەکو پێ بڵێم ئەوەی خۆراکی ولا مستەشوایە یان نەخۆشخانەکەیە ئەوەی وا لە نەخۆشخانە بمێنێت تەبان باش ئەوەی لە نەخۆشخانە نەمێنێ ئەچێتە ماڵەوە من خۆم یانی تەلەفۆنیان بۆ کەم کوردانی خۆمان هەن توش بوون ینی وەکو خۆبەخشیە ڕێنماییانەکەم چی بخۆن هەوڵەدەم ئەو خواردانیان پێ بڵێم و هەنێ ڤیتامینی شەیە هەنێ کانزە هەیە هەنێ مەوادی کیمیاویش هەیە با بڵێن کەوا سروشتین لە خواردنەکان هەیە هەوڵەدەم ئەوانەیان پێ بدەمە تاکوم ئاستی مەناعیان بەرزەوەکەن باشە یعنی ئێمە ئێستا نمونێ باشمان هەیە لەخوا بەزیابێ ئیستیجابەی هەبووە و نەخۆشی باڵێن درێژخایانشی لەگەڵا بووە ئێستا نەخۆشەکە بەرەو باشی ڕۆیشتووە و لە مەرحەلەی خەتەرا دەرچووە باشە دەکرێندێک لەو شتانەمان پێ بڵێ کە لە کوردستان لای خۆمان هەبێ ینی بۆ نمونە ئێوە بەکاری دێنن بۆ بەرگری لەش بەهێزکە بە کورتی بێ سپاس دەکەم بڵێ بەتەبان ئەم بابەتە زۆر دوور دوێژە حەزەکەم زیاتر لە سەریابین بەڵام ئێستا بە کورتی یعنی هەیەکێ لەوانە ئێمە هەنێشت باشمان هەیە لە وڵاتی خۆمان خۆرمان زۆرە خۆت دەخۆرە ڕۆژی چارەگەیە ڤیتامین دی دروست دەکەی لەوە باشترە کە بیخۆی چونکە ئەی خۆی نازانی سنێکی ڕیخۆڵکە هەڵێ مژیە بەڵام تو ئەگە خۆت دایە خۆر مباشر پێست دروستێکەوە چێتە ناو خوێنەوە ئەمە یەک دوو ئێمە لە کوردستانە یەک خاڵێکمان هەیە زۆر گرنگە خەڵکی لای خۆمان خواردنی جۆرا و جۆر ناخوا یعنی تۆ لە ڕۆژێکدا هەوڵ بدا لە 20 جۆر خواردن بخۆ ئێمە لای خۆمان کێشەی نانی سپیمان هەیە کێشەی برنجمان هەیە برنجەکرێتە ناو هەموو شتێکەوە بە دۆڵماکرێ بە بریانیەکرێ بە برنجی سپێکرێ یعنی کاربۆهایدراتمان گەلێ زۆرە پێکێ لە کێشەکانی بەرگری لە جەستاوەیە حەزی لە کاربۆهایدرات نییە حەزی لە شەکر نییە یعنی من ئەو نەخۆشەی واستا متابعەکەم یەکەم خاڵوتومە بە هیچ شێوەیە شەکر ناخۆی ئاردی سپی برنج ئەوانی وا لە پاقلە و نۆک و کاربۆهایدراتانی لە پاقلە و نۆک و نیسکۆمانە هەیە قەینا بەڵام ئەمانەی تر بە هیچ شێوەیە نایخۆی سەوزەکان بە زۆری هەتاکو مێوەکانی وا شەکریان زۆرە وەکو مۆز ئەوەشم لێ قەدەغە کردوون
فلە بەخوار بە زیادی یانێ ئێستا ئیسیجابەیە هەیە و مەرحەلەی خەری تێپەڕاندووە و بەردەوامشم لەسەر ئەو بابەتە باش هەنێ ڤیتامین هەیە هەنێ منێڕڵس هەیە باڵێن کانزە هەیە ئەوانە زەڕورن ینی لەو کانزانەی وا هەیە سلینیەم ئەو کانزانەی وا هەیە زینک ئەم دوو عنسرە زۆر گرنگە ڤیتامین ئی زۆر گرنگە ڤیتامین ئەیش زەڕورە ڤیتامین دیش زەڕورە لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە بۆچی پرسیارێ بکەین بۆچی بەتەمەنەکان بەرگری دەستەیان کەمتر لە گەنجەکان ئێمە دەبێت بڕۆن دراسی ئەوە بکەین و هەوڵ دەین پرسیاری ئەم وڵامە بدەینەوە وەڵامەکەی بە کورتی وێ سپاس دەکەم بە کورتی ئێمە یەک شتێکمان هەیە خەڵک سنجی بۆ نەداوە ئەوەشە ئەو بەکتریانەی وا لە ناوڕی خۆڵکەی مرۆڤایە ئەو بەکتریانە ئێستا ئەتوانین پێی بڵێن ئەمە بەشێکە لە مەناعی جسم لە مەناعی لەشت لەبەرەوە ئەو خواردنە بە سوودا ناخۆمکەوە ئەو بەکتریانە پیان خۆشە هەتا خواردنی جۆرا و زۆر بخۆم سەوزەکان زۆر بخۆم میوەکانی کە شەکریان زۆر بخۆم ئەمانە هەمویان واکە ئەو بەکتریانی ناو لەشم پیان خۆش بێ و لە هەمان شوێنەواکەن جەستەم بەرزەوەکەن سپاس دەکەم دکتۆر محەممەد کاتیشمان زۆر کەمەوە بە زۆکو دەرمان و وەکو چارەسەریش ینی ئێستا باسی دەرمانی مەلاریا دەکرێت باسی پلازمای خوێن لەوانەی کە لە کۆرۆنا چاک بنەوە بۆ خەڵکی تر بەکاربهێنرێت بەڵێ بێگومان بەپێی ڕێنمایی تەندروستی جیهانی و بە پێ ڕێکخراوی وەزارەتی تەندروستی عێراق و کوردستانیش نەخۆشەکان دابەشەکەن بۆ 3 گروپ گروپی ئەوانن کە نەخۆشەکان زۆر بە سوشی گرتووە کە ئەمانە زۆربەی جار هیچ دەرمانێکی تایبەتیان ناوێ تەنها چاودێری و ئەگەر پێویست بێ هەندێک جار دەرمانێکی دژە تا وەکو پاراستۆڵ یا ئازاری سەر یان ئەگەر پێویست بە مغەزیەشتێکی بەسیط بکات ئەژینا هیچ دەرمانێکی تایبەتیان ناوێ گروپی دوم ئەوانن کە پێیانڵێن گروپی مامناوەند مۆدەرەیتەکان ئەمانە بەڵێ هەندێک دەرمان ئیسفادە لێ ئەەکەن وەکو دەرمانی کلۆرۆکوین یان هایدرۆکسی کلۆرۆکوین کە لە ئێستش لە لای خۆمان ئەم پرۆتۆکۆلە بەکارێت بە تایبەتی لەگەڵ دەرمانی ئەزیترۆمایسین کە دژە بەکتریایە کە دووبارە بەیەکەوە ئەم کەسانە سوودی لێبین بۆ ئەو حاڵەتانەی ترکەوە نەخۆشیەکە بە قورسی ئەگرن کە لە 5 کەمترن لە 5 کەمتری نەخۆشەکان کە قورسن و هەناسیان تون ئەبێ و ناڕەحەتتر ئەبن پێویستیان بە هەندێک دەرمانی دژە ڤایرۆس ئەبێ زۆر دەرمان هەیە پێشتر بەکارهێنراوە ینی خبرەمان هەیە لەگەڵی زووتر لە وەختی سارسە لە وەختی مێرسە هەندێک دەرمانی دژە ڤایرۆسێ دژی ئەوەی کە پێڵن هیمۆراجیک فیڤەر واتە تای خوێنبەربوون ئەمانە لەبرەوەی ئەو ڤایرۆسانە نزیکن سیفاتیان لە ڤایرۆسی کۆرۆناوە بینراوە یەکێک لەو دەرمانانە ئەو دەرمانان کە بۆ نەخۆشی HIV ئەیدز بەکارهێنرێ وەکو لۆپیناڤیر و ڕێتۆناڤیر کە پێڵن کەنێنترا لای خۆمان خۆشبەختانە هەیە بۆم حاڵەتەنە و دەرمانی کەشەیە لەژێر توێژینەوەی ئەو کوڕێمدەسویر و هەندێک دەرمانی تر بەکارهێنراوە و ئەنجامی باشی هەبووە بەس سەبارەت بە پاک و خاوێنی لەناو ماڵ و ئەوانش زۆر گرنگە لەم بارودۆخە کورتی بێت گرنگترین خاڵ لەم نەخۆشیەیە خۆپارێزیە هەموو ڕێنمایەکانی وەزارەت ڕێکخراوی تەندروستی جیهانی خۆپارێزی ئەوەیە ئاراممان هەبێ گرنگترین شت لەم کاتە ناڕەحەتانەیە بۆ هەموو تاکێکی ئەم کۆمەڵە ئەوەیە ئارامی هەبێ سەبری هەبێ ئەبینین جارێ لە تەلەڤیزیۆنایکی گەبینێڵە بێت تاقەت بووم لە ماڵەوە ئەبێ بەڕاستی سەبرمان هەبێ چونکە کە سەبرن نەبوو لەوانەیە هەندێک تەسەڕوفی ناگونجاو بکەیت ئەچیتە دەرەوە توش ئەبیت یەیتەوە خێزانەکە و تووشەکەیت بەو شێوەیەکێک سەدان کەس توژەکە باشترین خۆپارێزی ئەوەیە ئەگەر زۆر پێویست نەبێ نەچینە دەرەوە و ئەگەر چوینە دەرەوانێ بەڕێکاری پێویست دووربین لە قەرەباڵغی دووربین لە کەسانی نەخۆش ئەگەر چوینە شوێنێک قەرەباڵغی تیا بوو ماسک بەکاربێنین دەستکێش بەکاربێنین کەینە ناو ماڵ پێشەوەی بگەینەوە ناو ماڵ ئەو ماسک و دەستکێشە فڕێبین هەمیشە دەستمان بە شێوەیەکی پاک و خاوێن بشۆین بە ئاو و سابوون ئەو ڕوانەی کە لەبەر دەستمانایە وەکو بۆ نمونە ئەم ستودیۆی جەنابتان کە لەوانەیە دوای منێکیشکە و یەکیشکە بێت هەمیشە ئەبێ ڕۆژانە چەند جار پاکش کرێتەوە پاکشکردنەوەکە ئەکرێ بە تەنانەت بە سابوون ئەتوانرێ بکرێ بە کحول ئەتوانرێ بکرێ و بە مادەی بلیچ ئەوەی کە خۆمان پێڵێن فاس دوای ئەوەی ڕوونەکرێتەوانێ ئەکرێ ڕۆکانی پێ بسڕێت و سپاس دەکەم دکتۆر هادی زۆر بە کورتنی خولەک سەبارەت بە پلەی گەرما هیچ دڵخۆشکەرە توێژنەوەتان لەسەر کردبێ ڤایرۆسەکە کەم کاتەوە زۆر بە کورتی سپاس دەکەم بڵێ وەڵڵا ئەوەی وا دەستم کەوتووە ئەو تۆژینەوانی وا دەستم کەوتووە
با بڵێن تۆژینەکان کۆنن بەڵام هەرێشت باسەکرد با بڵێن ئەم ڤایرۆسە ڤایرۆس بە ئام با بڵێن بەرگەی گەرما ناگرێت ئەو گەرمایی لای خۆمان هەیە لە مانگی 6 ئاگاتە 45 و 50 بەرگەی ئەو گەرمایە ناگرێت بۆیە من گەشتبینم کەوا لە مانگی 6 ڕێژی با بڵێن گواستنەوەی ڤایرۆسەکە لە 180 کەم بکاتەوە ئەجینا ئەگە ئەم ڤایرۆسە لەو حاڵەت ئەوە ڕوونەدا ئەمە داینەسوڕە و ڤایرۆس نییە ئەمە یەکیان دوو گەرما هەر خۆی بۆ خۆی تەئسیرێکی باشی هەیە لەسەر جەستەی مرۆڤە خاصن ئەگە بێت و هەنێ لە کاتی وەرزشە و لەشت گەرم بەرز کەیتەوە پلەی گەرمای بەرزەوەکەی ئێمە هەنێ پرۆتینمان هەیە پێیان هیچ شۆک پرۆتین 17 ئەمە واچیەکە ماوادی کیمیاوی تر دروست دەکا واکە هەتاکو بتوانین ڤایرۆسەکە لە ناو جەستەی خۆمان بتوانین نێلین گەشە بکە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر هادی حسێن شوانی دکتۆرە لە مایکرۆبایۆلۆژی و شارەزار لە خۆراک کە لە بەریتانیاوە لەگەڵ ماوی هەورا دکتۆر محەممەد عومەر پسپۆر و ڕاوێژکاری نەخۆشییان ناویکەن زۆر سوپاس کە لە سوودی سەرەکی لەگەڵ مابووی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ